ئاژانسا سانایە نوچیانە سەر بە ڕژێمە سەدووە ڕاگەهاند کوی ڕۆژمارێک چەکدارێن نەناس عێریشکردنە سەر بنگەهەکە هێزن ئەمریکی لە نێزیکی کێلگەها نەفتە ئالعومەرگ و نێزیکی باژارێ دێرا زۆرەیە. ئاژانسا نابووری ئەشکارە کرد و عێریشە چەکدارێن نەناس دەدەمەکە دەهات و کاروانە سەربازیە ئەمریکا گەهشت بوو بنگەهێ سەربازێن ئەمریکیژە بە تۆپان بەرسبە عێریشە چەکدارێن نەنازدان. ئەڤە عێریشە چەکدارێن نەناس بۆ سەر بنگەها ئەمریکی لە دێرا زۆرێ دەدەمەکێدەتێ کوبەریە چەند ڕۆژانژی بنگەهەکە ئەمریکی لە عێراقی بە تایبەتی لە باژارێ ئەنبار هاتە ئارمانجکردن. شانەیە ڕاگەاندنە ئەمنیە عێراقی دێ داخوایانیەکەدا ڕاگەهاند کۆ دوو موشکێن کە توێشە ئاراستەی بنگەها ئاسمانیە بەلەد یا ئەمریکی هاتەکردن. هەروەها ئاماژە بۆ چەندێژیدا و عێریش تو زیانێن جانی و مالی لێ نەکەفتێن. ژالی خۆڤەژی ئاژانسا ڕۆیتەرز ڕاگەهاند کوبەریە چەند ڕۆژانژی بنگەها ئەسەدیە ئەمریکی لە ئەنبار هاتە ئارمانجکردن و بە 5 موشەکان هاتە تۆپبارانکردن. ئەڤە عێریشن و لە سووریا و عێراقی بۆ سەر بنگەهێن سەربازیەن ئەمریکی تێنە ئەنجامدان دەدەمەکێدەتێن و پەیوەندیان ئەمریکا و ئێران گەلک نەخۆش بوونە و بەردەوام ئەیران ئەمریکا بۆ چەندەی تۆمەتباردەکەی و ئەمریکا بەرپرسە دبار خۆنیشاندانن کوونەها لە باژارێ بەغدا تێنە ئەنجامدان و هەروەها و لە باژار و باژارۆکن ئێرانیژی تێنە ئەنجامدان. دە ئۆکتۆبەرە بوریدا سەرۆکی ئەمریکا بەکشانە یەکجاری ئارتێشە ئەمریکا ژێ سووری ڕاگەهاند. هەفتەمێ ڕاگەاندنە ڤەکشاندەی ئارتێشە تورکیا دەست بە عێریشەکەی بۆ سەرناوچەین کوردی لە ڕۆژاوای کوردستانی کرد و کاری هەردوو باژارên سەرێکانی و گرێسپی کۆنتڕۆل بکێ. لێپشتی ڤەکشانێ ئەمریکا بڕیاردە کوژمارەیەک هێزنخوا لە سووریێ بهێلێ ئەو ژێ بەمەبەستە پاراستنا کێلگەهان بەترۆلێ داکوونەکەونە بەندەستێن چەکدارێن داعشێ و رووسیا و چەکدارێن ڕژێمە ئەسەددا. بەریا دوو ڕۆژانجی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕاگەهاند و بەترۆلە سووریە دەدەستێ ئەمریکادەیە ئەمریکا ئازادە دە تەعاملکردنێدە دەربارەی بەترۆلە سووریێ.